بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. مامۆستا محەممەدی رازی کارەکتەرێکی بەرجەستەی سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوو بوو. ئەو تەنها زانای ئاینی نەبوو، پێشبەرگە بوو، مامۆستا بوو، ئەکتیڤیستێکی کۆمەڵایەتی دیار بوو. مامۆستا ڕۆحی شەریعەتی لەگەڵ مەقاومەت و ئەدەبیاتی سیاسی میلەتەکەی تێکەڵ کرد. ئەو بەشداری شۆڕشی کرد، بەشداری ڕاپەڕینی کرد، ستەمی قبول نەکرد. مامۆستا ڕۆژی حەڤەیەکی 2017 کۆچی دوایی کرد. ناوبراو نزیکەی بە 40 ساڵ خەبات و بەرخۆدان و ڕوبەڕووبوونەوە دژی ستەمی بەعس، دواتر خەباتی مەدەنی و کارکردن لە ڕیزی زانایانی ئیسلامیدا لە کوردستان پیشەی بوو. هەوڵ دەدەین لە بەرنامەی گفتوگۆی ئەم شەوماندا قسە لەسەر کەسایەتی مامۆستا محەممەدی رازی سەرکردە و زانا بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا عەبدوڕەحمان نەورەسی هاوسەنگەر و هاوبیری مامۆستا محەممەدی رازی، دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە فکر و هزری ئیسلامی بەخێر بێن بۆ ستودیوی بەرنامەی گفتوگۆ. مامۆستا عەبدوڕەحمان، مامۆستا محەممەدی رازی چۆن و بەچی دەستی پێکرد؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. پێشەکی لەم بۆنەیەدا کە ئێمە هێشتا لە کەش و هەوای وەفاتی مامۆستای کۆچکرد و مامۆستای مجاهد جەنابی مامۆستا مەلا محەممەدی رازیدا دەژین، گرمترین پرسە و سەرخۆشی خۆم ئاراسەی بنەماڵە سەروەرەکەیانەکەم و خێزانە بەڕێز و کوڕە نازارەکانیەکەم و هەروەها پرسە و سەرخۆشی خۆم ئاڕاستەی هەموو برایانی کۆمەڵی ئیسلامی و هەموو ئەو کەسانی کەوا خەمخۆری ئیسلامن لە کوردستانە و لە ناوچەکەدا. مامۆسای بەڕێز مامۆستا مەلا محەممەدی رازی هەروەکو هەموو لایەک ئاگادارن مرۆڤێ بوو کە هەڵقوڵاوی حوجرەکانی کوردستانی باشوور و ڕۆژهەڵات بوو. لای گەورەترین و بەرجەستەترین مامۆستای هەردوو بەشەکەی کوردستان زانستە ئاینەکانی خوێندە بوو و دوجار لە خزمەت جەنابی مامۆستای پێشەوە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بەڵگەنامەی علمی زانستی کە مەشهورە بە ئیجازی علمی وەرگرت و لە کۆڕێکی شکۆمەندا کە بەشێکی زۆر لە مامۆستایانی سەرکردەی ڕابوونی ئیسلامی تایە بەشدار بوون لە ناوچەکانی سلێمانی و شارەزور و هەڵەبجە مێزەری سپی و خاوێنی مەلایەتی بەسەرەوە بوو بە مامۆستا و وتارخوێنی مزگەوتی گردەنازەی شارەزور. مامۆستا بە حوکمی ئەو فەرهەنگەی کە چنگی کەوتبوو لە بواری ئیسلامدا و ئەو بارودۆخەی کە کوردستان پیا تێپەڕی ئەکرد کە لە ساڵی 1970 بوو ئیجازەی علمیەکەی وەرگرت بوو بۆ مامۆستا. کوردستانی ئێمە معلومی هەموو لایەکتانە پاش ئەو نوسکۆیی کە بەسەر شۆڕشی کووردا هات لە ساڵی 1975دا وەزعی کوردستانی ئێمە بە شێوەیەک شپرزە بوو لە ڕووی سیاسی و لە ڕووی عەسکەری و سەربازیەوە. حکوومەتی ئەو کات ڕژێمی بەعەس بەهۆی هەموو دام و دەستگا داپۆڵۆسیێنەکانیەوە هەوڵیدا کە جەوێکی خنکێنەر و پڕخەفەقان لە کوردستانە دروست کات. مامۆستاش ئەو کات کە من هەستم پێ کرد کەوتو بۆ ژێر کاریگەری هزری ئیخوان الموسلیمین و بۆچوونەکانی ئەو پیاوە مەزنانەی برایانی موسڵمان و هەستی بەوە کرد کە ئەم بارودۆخەی کە فەرز بووە بەسەر کوردستاندا بارودۆخێکی نەخوازراوە، بارودۆخێکەکەوە میلەتی کورد ئەناڵێنێ بەدەست ستەمکارێک و ڕژەمێکی پرستەمی وەکو ڕژێمی بەعسەوە ناوچەیەکی فراوانی کوردستان بە کولی خاپوور کرابوو، ناوی مەنتیقە و ناوچەی محەڕەمەی لێنرابوو. ئەو کات بەپێی بڕیارێکی مەجلیسی قیادەی سەورەی ئەو کات ئەگەر هەر کەسێ لە ناوچە قەدەغەکراوەکانە بژیرایە، ئەگەر خوێنەوار بووایە حکومەکەی ئەعدام بوو، ئەگەر ئافرەت بووایە یانە خوێنەوار حکومەکەی ئەبەدی بوو. من چەند جار هەر ئەو کاتانە ئەم بیست
خەڵکیان ئەگرت لە ناوچە قەدەغەکراوەکانە ئەیان بردن بۆ محاکەمە لە کەرکووک لە محاکەمەیەکی سووەریە هەر هەمان حاکمی ناڕەوای عەسکەری ئەو کات ئەمریە کرد بە ئەو سەربازانەی کەوا گرتوویانە کە بەواسطەی تەیارەی هەلیکۆپتەر و ئەجیران ئەمریان ئەکرد ئەمری پێکردن لەکوێ ئەمانەتان گرتووە هەر لەوێ فڕیان نەنە خوارەوە بەرحاڵ وەزعێکی سیاسی وڵاتی ئێمە وەزعێکی نالەبار بوو من ێستا لە یادمە وەزعەکە بە شێوەیەک بوو یەکێ لەو مامۆستایانەی خۆمان کە شەهید بوو شەهید مامۆستا مەلعالی بیارە ئەیوو زۆر جار ئەمە لێرە ئەمەوێت لە وێرەی عالمێکی دین بکەم کە بە علمیەوە بە ئیمانیەوە هەست بە مەزلومیەتی میلەتەکەیەکە ئەیوت کاتێکە ئاهاتمە دەرەوە هەم زوڵم و زۆرەمەدی خەڵکانێکی شمەتی لە بەری کوردیە چەکی حکومەتیان لەشان کردبوو بە سمێڵ بابڕی و ئەهاتن و ئەچوون ئەو چەکانەی کە لەشانیان نبوو هیچ بۆم وێنانە ئەکرا ئللا بەوە نەبێت کە ئەمانە ئەمەی کە بەشانیانەوە ئەم چەکانەی کە چەکی دژمنە خوێن خۆرەکەی کوردستانە وەکو پاچ و خاکەناز و بێڵێک ئەهاتە بەرچاوم کەوا ئەو کەسە ئەو چەکدارە ئەو چەکەی بەشانێتی ئەوە پاچی هەڵکردنی گۆڕی خۆی و مناڵەکان و میلەتەکەیەتی بەڵێ مامۆسای رازی لەکوێ لێرەوە لەکوێوە دەستی پێکرد چۆن دەستی پێ ئەم دۆخەی جەنابەت ئاماژەت بۆ کرد بەڵێ لەم کاتە طبعاً مامۆستاش کە هەڵقڵاوی ئەو وەزعانە بوو وەکوتم مامۆستا پیاوێکی هەستیار بوو پیاوێکیش بوو لە ڕووی جەستەییەوە ئامادەیەکی تەواوی هەبوو لە ڕووی بەدەن و جەستەوە زۆر کارا بوو و لە هەمان کاتیشە خۆشی ئەستی ئەکرد و ئەیزانی کە ئەم بارودۆخەکە ئەوانەی کەوا موسڵمانی ڕاستەقینن ئەبێ وەڵامیان هەبێ ئەبێ پەیامیان هەبێ بۆ ئەم زوڵم و زۆر وستەمە ئەو کاتیش وەکوتم خۆی لەژێر کاریگەری فکرابوو ئەو فکرابوو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیش ڕێخستنەکانی هەر لە ساڵی 1970 دەست پێ کرد بوو مامۆستا پەیوەندی کرد بە ڕیزەکانی ڕێخستنی پەیوەندی ئیسلامی کوردستانی ئەو کات دێمە سەر ئەو بەشەی ترماوەستا دوای ساڵی 1970 دکتۆر سەباح وەکو مامۆساش ئاماژەی پێکرد مامۆستا محەممەدی رازی جیاواز لەوەی کە لە قۆناغێکی سەخت و دژوارە دەسەکا بە خەبات ئەچێتە ناو کۆڕی خەباتەوە و تێکەڵ بە خەبات و گوتاری مینبەرەکانە باتە ناو سەنگەرەکانە و ڕوبەڕووی ستەمە بێتەوە دوجار زانایەکی ئاینیشە ئەم پیاوە سەرەتای وشیاری و سەرەتای تێگەیشتنی فکر و بیر و هزری چۆن دەستی پێکرد و وای لێکرد بچێتە ناو کۆڕی خەبات و بڕواتە ریزی هاوسەنگەرەکانی و دژی ئیستیبداد لە باشووری کوردستان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه وكل من اهتدى بهداه وتمسك بشريعته إلى يوم لقاء الله. سرتا پرسە و سەرخۆشی خۆمانە ڕاستەی هەموو گەلی کوردستان و هەموو ئیسلام خوازانی کوردستان و بنەماڵەی شەرەفمەند و خۆشەویستی مامۆستای بەرز و لە یاد نەچوومان مامۆستا محەممەدی رازی لە ڕێگەی ئەم کەناڵەوە پێشکەش دەکەم لە خوای گەورە داواکارم ڕۆحی بەفرین و پاکی ئەم مامۆستایە ئەمزانە و دانا خۆشەویستە لەگەڵ ڕۆحی پێغەمبەران و ڕێناسان و ڕاستانە لەگەڵ ڕۆحی شەهیدان و ساڵحانە حەشر بکە وخوای پەروەردگار بارانی بەلێزمەی سەبر و ئارامی بڕژێنێ بەسەر دڵی کەس و کار و بازماندە و دۆست و هاوسەنگەر و هاوفکر و یارانیدا ئینشاڵڵا. تاوان بەداخ و کەسێکی زۆرەوە وفاتی مامۆستا محەممەدی رازیمان بیست کەسێک بوو خۆی پێگەیاندە بوو سەرەتاکانی هوشیاری و وەرگرتنی زانستە ئاینیەکانی دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستەکانی حەفتاکان ئەو موالیدی 1959 بوو تقریبا نەتوانین بڵێن لە حەفتاوەی تر کەوتۆتە بیری ئەوەی کە چۆن بە دوای زانستە شەرعەکانە بگەڕێ لە ناوچە جیاجیەکانی کوردستانە بە تایبەتی لە پێنجێنەوە کە دەست پێەکە لای کەسێکی وەکو مامۆستا مەلا یوسف کە زانایەکی بەرز و بەرجەستەیە مامۆستا مەلا سەید ئەحمەدی ئەسکۆڵی کە زانایەکی بەرز و بەرجەستە و دانایە
ئێستش لە حیاتان هەردووکیان الحەمدولله. هەندێک مامۆستای تریش دەسەکە بە خوێندنی ئەو سەرەتاکانی زانستە ئیسلامیەکان لە بنەماڵەیەکی دیندار مامۆستا محەممەد ڕازی سەری هەڵداوە، بنەماڵەیە کە ئەساڵەتی دینداری و ئەساڵەتی کوردەواریان تێدایە، یعنی ڕەگ و ڕیشەکەشیان ڕەگ و ڕیشەیەکی دیندارانەی پڕ لە ئیخلاس و دڵسۆزی بوو. یعنی من کە لە نزیکەوە یان ناسم بە خزمەتیان گەشتوم. دوای ئەوە کە لە پێنجوێنە چێتە دەرەوە ڕوو لە منتەقەی هەڵەبجەیەکە، هەڵەبجە و شارە زوورەکە ماوەیەک لە هەڵەبجەیە بێ لای زانایەکی وەکو مامۆستا مەلا عوسمان، مامۆستا سەید نەجمەدین لە مەدرسەکانی ئەوانە ماوەیەک بەهرەمەند دەبێ تا سەرنجام لە دەوروبەری ساڵی 1970 و 79 کە مەرحومی باوکم دێتەوە منتەقەی شارە زوور لە شانەیەری جێگیرە بێ. لە پێشنگی ئەو فەقیانەی کە هاتنە مەدرسەکەی باوکم مامۆستا محەممەد ڕازی بوو. مامۆستای ڕازی کە ئێترەمە وەکو لەقەبێکی تایبەتی لێ هاتووە، هەر لە بیدایەتەوە کە بوو بە فەقی لای باوکم هەستمە کرد ئیمتیاز و بەرجەستەگیەکی باشی هەیە، هەم زەکاوەت و زیرەکیێکی باش و هەم ئامادەیی و بۆ وەرگرتن. یعنی من لە چەند خاڵێک ئاتوانم بڵێم سەرەتاکەی زۆر باش بوو، بۆیە نەتیجەکەیشی بوو بەو کەسایەتیە ئاینی و کەسایەتیە سیاسی و کەسایەتیە مەیدانی کە لە بواری کاری ئیسلامیە ئەمڕۆ ئاماژەی پێ ئەکرێ وەلا نوزەکی عەلە اللهی ئەحەدە. ئەوەی کە کردبووی بە بەرنامەی کاری خۆی هەر لە ناوەڕاستی هەفتاکانەوە وەرگرتنی علوم و مەعاریفی ئیسلامی بوو، پاشان وەرگرتنی ڕۆشنبیری ئیسلامی بوو. یعنی ئەوە نەبوو تەنها اعتیماد کاتە سەر وەرگرتنی زانستە ئیسلامیەکان، بەڵکو ئەیویست بە زمانی ڕۆژ بە زمانی سەردەم تەرحی ئیسلام بکە. لەم ڕێگایەوە ئاشنا بوو بە ئەدەبیاتی ئیسلامی هاوچەرخ. لەم دوو کەناڵەوە هەم لەلایەکەوە بە وەرگرتنی زانستە شەرعیەکان خۆی موئاهەل کرد بۆی دوایی خۆیشی ببێ بە مودەڕیس، ببێ مامۆستایەکی دەرزبێژ و هەموو زانستەکان بتوانێت بە دەرز بڵێتەوە و بە ڕۆشنبیری ئیسلامیەکەشی ئەیتوانی مخاتەبەی گەنج و لاوان و ناوەندە کۆمەڵایەتێکی خۆیشی بکە. لە ئەنجامدا هەندێک خەسڵەتی مامۆستای ڕازی دروست بوو. یەکەمینیانەوە بوو ڕێبوار و سالیکێکی باش بوو لەم بوارەدا، چون ئینسان تا ڕێبوار نەبێ ناتوانێت ڕێبەر بێ. ماوەیەک بە ڕێبواری زۆر بەباشی هات، مولازمەی ئەو مامۆستایانەی کرد و مامۆستایەکی بەوەفا بوو بەڕاستی بە معنای کەلیمە بۆ هەموو ئەوانی کە ڕۆژێ لە ڕۆژان دەرسیان پێوتوە ئەم پیاوە پیاوێکی بەوەفا بوو و پیاوێکی متواضع و متەسامح بوو. جا حەزەکەم ئەم شتانە دوایی زیاتر قسەی لەسەر ئەو تەوەرانە. مامۆستا عەبدوڕەحمان هەر تایبەت بۆی کە دکتۆر سەباح نمونەی ڕێبوار و ڕێی هێنایەوە، خۆی مامۆستا کتێبێکیە باسی میانە ڕەویەکە لە ڕێنمایی ڕێدا. لە پێشەکی کتێبەکە زۆر جەخت لەوە کاتەوە کە پێگەی زانایان و ڕۆڵی زانایان لە ڕێنماییکردنی کۆمەڵگاداوە لە ریفۆرمی کۆمەڵایەتیداوە تا چاندنی تۆوی چاکە لە ناو کۆمەڵگادا تا چەند ئەم پیاوە ئەمانەی لە واقعی ژیانی خۆیان کە ئێوە ژیانێکی چەند ساڵەتان لە سەرەتاکانی یا بڵێن لە بەر لە ناوەڕاستی هەشتاکانەوە پێکەوە هێنا و هاوسەنگەر بوون و لە ئیشوکاری سیاسی و سەربازیە پێکەون تا چەند ئەمە بەرجەستەکراوی واقعی ژیانی مامۆستا بوو. وابزان ئەوەی کە مامۆستا فەرموویەتی یا باسی کردووە لە کتێبەکەیە هەڵقوڵاوی فکر و بۆچوونی خۆی بووە، ینی بەلاشی وا بووە کە شتێکە خۆی پێی وابێ ئەمە چاکە پێشی خۆشە کە خەڵکی تر وابن. میانە ڕەوی بەو معنایەکەوە ئینسان لە ژیاندا کەسێک نەبێت کە بە کولی وابزانێ هەچی ڕاستەکان هەیە لای خۆیەتی و بەرابەرەکەی هەمووی هەڵێ. ئەو لە حیاتی عەمەلی خۆیدا بۆم دەرئەکەوت کە ئەم پیاوە لەگەڵ ئێمە لەگەڵ خەڵکێکا کە زیاتر پەیوەندمان هەبوو پیاوە بوو بە معنای کەلیمە بەرابەری زۆر بەلاوە مەطلب بوو، ینی بۆ معنایە کە ئەفکار و بۆچوونی سالمی بەرابەرەکەی بەلاوە مەقبوڵ بوو
و کەسێک بوو کە لە ژیانی عملیە من ڕۆژە لە ڕۆژان شتێکم پێ نەدیوە کە وەکو هەڵچوون و تێکچوون و شپرزەبوون و ئەمانە بێ هەمیشە ئەمدی کە پیاوێکی ئارام و مەنگ و لە هەمان کاتە بە مەحەبەت و خۆشەویست لەگەڵم و ئەوانەی کە لە دەور و پشتیا بوون. بەڵام ئەگەر ببوورە وەڵامەکەت بیر نەچێ ئەو سەرەتایی کە ئەو دەستی پێکرد لەگەڵ ئێوە بەڕێستان پێشتر و سەرەتایی هەشتاکان و پێشتر ئەچنە دەرە و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دروستەکەن دواتر مامۆستاش لە دوای هەشتاکانەوە هەشتا و چوار دێت پەیوەندیەکە بۆ ڕیزانەوە حاڵەتێکی پڕتەوەتر و حاڵەتێک سایکۆلۆژیەتێکی تند و ئەوانە و ڕەتفعل و ئەوانە و مامۆستا ئالەم حاڵەتانەشە هەر هەمان ڕێشکە و نەریت و ڕێبازی خۆی بەردەوام بوو لەی ئەوەی کە من دیومە مامۆستام ناسیوە لە نێزیکەوە لەو کاتانەشە زۆر پێکەوە بووین وەکو عەزم کردی وەکو گۆمێکی مەنگ وا بوو ئینسانێکی چالاک بوو لە ڕووی هەڵس و کەوتەوە بەڵام لە هەمان کاتەوەی کە مەطلب مەمیڵێم لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵیا ئەژیان ینی باوەڕکە من هەستمە کردکەم پیاوە وەکو سەرکردەیەک وەکو فەرماندەیەک بۆ تەبیعەت حاڵەتی فەرماندەیی هەندێک توندی تایە ئەم پیاوە ئەمدی بە شێوەیەک ئەتوایەوە لە ناو پێشمەرگەکانی کە لەگەڵیا بوون و کە بەحسا ئەم بەرپرسیانە یعنی زۆر جار هەست دەکرد کە ئەگەر کەسێکی نەشارەزا بەهاتە نەیەزانی کێ بەرپرسی ئەم کۆمەڵێ بە شێوەیەک بە شێوەیەکی ئاوا لەگەڵ پێشمەرگەکانە تعامل کرد و هەڵس و کەوتێک کە ئینسانێک هەست نەکرد کە ئەمە فەرماندەی ئەو شتانێک کە ئەتەکێتی کەسێکی فەرماندەی و خۆنواند و ئەو جۆرە شتانە لە وجودی جەنابی مامۆستانە بوو ئینسانێک بوو بە مانای کەلیمە خاچی من شتێکی کەمێوە پرسم ئەو سەرەتایی کە دەست پێکرا مامۆستا دکتۆر سەباح زۆر یعنی باسی وردەکاری سەرەتایی دەست پێکردنی زانست و ئەوەی کە چووە لە حوجرا خوێندیوتی و دوای ئیجازەی وەرگرت و دواتر هەم خۆشی قوتابی هەبوو بە هەمان شێوە مۆڵەتی پێداون یعنی ئەو دەسەکە خەبات دێت لە مینبەرەکان و لە مزگەوتەکان و میحرابەکانەوە ئەگوازێتەوە بۆ کایە کە پێوتێ کایی سیاسی و سەربازی ئایا چۆن وێنای ئەمای ئەکرد بۆ ئێوە یا ئەوەی کە ئێوە نزیک بوون لێ تێکەڵکردنی ئەم دووکایە زانایەک عالمێک لە ڕوانگەیەکی قوڵی زانستی شەرعیەوە ئەمە سەرچاوی گرتبوو چۆنی وێنە ئەکردوە چۆن تیۆریزەیە کرد لە ناو خەڵکاوە پێشمەرگەکان و خەڵکەکانی تی لە سەرهانەدا کە وەکو خۆتان باسان کرد فەرماندەیەک بووە بەڕاستە جەنابی مامۆستا وەکو باس کرا بە حکمیەوەی کەەوە عالمێکی دینە عالمێکی دینی بوو زانایکی ئاینی بوو و بەتاوەتی تێگەیشت بوو لە قورئان و لە سونەت و ئەیزانی کە شەریعەتی پیرۆزی ئیسلام و قورئان و سونەت چیان ئەوێەوە یانوێت چۆن تەعامل و تەفاعل کرێ و ئایا وای طبعاً بۆ ئێمە کە ئەماندی ئەم کابرایە ڕێک نمونەیەکی مجەسەمی ئیسلامەتی بۆ معنایە کە ئەوەی کە تێگەیشتووە لە ئیسلام وەکو فەهم و وەکو باوەڕ ئەم ئینسانە دەیەوێت کە ئەو خەڵکی کە لەگەڵ ئەژی بەو شێوەیە هانیاندا بە تایبەتی کە خۆشتان ئەزان کە ئیسلام ئاەتەکانی قورئانی پیرۆز ئاەتی کە تەماشاکەی مەشخەڵی شۆڕش و بەرخۆدانە مەشخەڵی ڕەتکردنەوەی هەموو جۆرە ستەمێکە مامۆستاش بە حەقەت بەو معنای کەلیمەیە کەسێک بوو کە بەتەواوەتی مەفاهیم و مەطالبی ئیسلام حاڵی بوو ئەیزانی کە ئیسلام خەو و ئیسراحەت نییە هەروەکو چۆن کاتێککە وحیدێتە خوار و بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە حەزەتی خەدیجە فەرمێ مەضى عهد النوم یا خەدیجە عهدی خەو بەسەرچوو جەنابی مامۆستاش کە هاتە بواری چالاکی پێشمەرگایەتیەوە کەسێک بوو کە بە معنای کەلیمە خۆنەویست بوو کەسێک بوو کە هەمیشە ئەیویست کە بە معنای کەلیمە پێشمەرگە بێ بە معنای کەلیمە کەسێک بێ کە هەوڵ بە بۆ ئەو شتێکە مەبادی و بیر و باوەڕێ کە هەیەی بەرجەستەیکە لە واقعی عملیە لەگەڵ پێشمەرگا لەگەڵ خەڵکە لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵ یا تعاملەکەن ئەو بە حەقەت من کە تەماشامە کرد بەڕاستی وەکو زانایە وەکو ئینسانێکی موسڵمان وەکو کەسێکی تێگەشتوو لە ئیسلام تعاملێکە لەگەڵ هەموو ئەو کەسانی کە لەگەڵیانە تێکەڵ بوو. بەڵێ دکتۆر سەباح پێشتر ویستی باسی بەوەفایی و باسی سادەیی مامۆستا محەممەدی ڕازی بکەیت خۆشی دیسان هەر لەو کتێبەی کە ئاماژەم پێیا باسی ئەوەی کە لە میانە ڕەوی لە ڕێنمایی ڕێیا باسەکە کۆمەڵی خاڵ باسەکە لە گرفتە ناوخۆیەکان ئەوەی کە یا کێشە و کۆسپە ناوخۆیەکانی نێوان مسلمانان هەمیشە جەخت لە سادەیی بوو دەکاتەوە هەڵپە نەکردن بۆ پلە و پایە و دەسەڵات یعنی ئەگەر ئێمە من بپرسین ئەوەی کە ئێوە
دراستان کرویان نزیک بۆ لە کەسایەتێکی وەکو بەڕێز مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ڕەحمەتی خوای لێبێ نزیک بووە لەوە یعنی تا چەند ئەمە لە ژیانی واقعی مامۆستا محەممەدی رازیە ڕنگدانەوەی هەبوو. من بۆ ماوەی 1970 ئەوەی کە بیرم بێ بەڕاستی لەو کاتەوە تا ئێستان پیاوە ناسم، یعنی لە قۆناغی جیاجادا دیومە، لە کاتێکا دیومە کە مەسئولێتی هەبووە لە حیزبە لە بزوتنەوە، مەسئولی مەکتەبی تەنزیم بووە، ئەندامی ئامر هێز بووە، ئەندامی ئەنجومەنی شورا بووە، مەسئولی قاتیعێک بووە، یعنی لە کاری پێشمەرگایەتی وەکو مامۆستا نەورەسی فەرمووی. لە هەموو ئەم حاڵەتانەیە دیومە نەمدیوە ڕۆژێ لە ڕۆژان ئەم کەسە پۆست گۆڕی بێتی یا گرنگی بە پۆست دابێ، گرنگی بەوە دابێت کە ئەم مەسئولە یا خەڵک مەسئول نییە، نەخێر. کەسێ بوو بە معنای کەلیمە خاکی بوو، ینی خۆشی هەمیشە جلی خاکی پێخۆش بوو کە لە بەریە کرد، یادی بەخێر. کەسێک بوو بە معنای کەلیمە فروتەن، متەواضع، متەسامح، کێشەی نەبوو لەگەڵ کەسە، یعنی عادەتەن ئەو کەسەی کە لە ناخا پاک بێ و کەسێکی بۆ خوا سوڵحاو بێ کێشەی لەگەڵ هیچ کەسێک نییە، با ئەو کەسە بەرامبەرەی زۆر جیاواز بێ لە بیر و بێچوونە لە ڕەفتار و لاوسوکەوتە لەگەڵ ئەمە. ئینسانێکی ئاڵۆزی معقد نەبوو، زۆر بە ئاسانی ئەبوو بە هاوڕێت، زۆر بە ئاسانی لەگەڵ تا تێکەڵە بوو و زۆر بە ئاسانی بیرروڕای خۆی دەرەبڕی و تحملی بیرروڕای بەرامبەریشی ئەکرد، دیفاعی لە ڕێی خۆشی ئەکرد. کەسایەتی مەرحومی باوکم یعنی لە زۆر شتا ڕەنگی دابوویەوە لە کەسایەتی مامۆستای رازیە، یعنی من بۆ خۆشم یعنی کە متابعی مەکرد. سەقافەتی مامۆستای رازی سەقافەتێکی شمولی بوو لە زانستە جیاوازەکانە، لە نەحوا، لە سەرفا، لە بەلاغەیە. ئەو پرسیارم ئامادەکردم بۆلاگە بیکەم بە پرسیارێک. من ئەو هینانەی کە بینیومە لە هەموو قۆناغەکانە، تەنانەت کە کەسێکی سادەش بوو پۆستی نەبووایە بەلایە تەبیعی بوو، بەلایە تەبیعی بوو، یعنی لە بەرزترین پۆی من کە کۆنووسی دامەزراندنی بزوتنەوەی ئیسلامیم دیوە، ئەو یەکێکە لە دامەزرێنەرانی بزوتنەوەی ئیسلامی، یعنی ئەگەر 10-15 کەس ئەساسی بزوتنەوەی ئیسلامی بوو بن، ئەو یەکێک بۆ لەوان. دوایی کە بووە بە کەسێکی عادیش بەلایە زۆر تەبیعی بووە، چونکە پێی وایە ئەمە قۆناغەکانە کە ئینسانەکان فەرزەکەن، ئینسانە بێ قۆناغ فەرزیکە نەک خۆی فەرزکە. ئەمەیە مەوزوعەکە، ینی ڕۆژێ لە ڕۆژان نمبینی مامۆستای رازی کینە لە کەسێ هەڵگرێ، نمبینی ڕۆژێ لە ڕۆژان هەڵوێستێک وەربگرێ لەسەر ئەساسی دیفاع لە کەسایەتی خۆی. ئامادە بوو لە پێناوی قەزیەکەیە، لە پێناوی مەبدە و بیر و باوەڕەکەیە واز لە ئیمتیازاتی خۆی بێنێ، ئەوەی مەبەستی بوو ئەو قەزیە بگا بە نەتیجە. بەڵام هاوکات هەمیشە لە ناو بزافی ئیسلامی هەر لە بزوتنەوەی ئیسلامی تاوەکو و دواتر یەک بوون و دواتر هات تا ئێستا تا کۆمەڵی ئیسلامیش هەمیشە قسەیەکی باو هەبوو، یانود مامۆستا محەممەدی رازی عالمێکی دیار و بەرجەستەیە، بەڵام ئەمە ڕنگدانەوەی کەمتر لە ناو ئەو شەقامی ئیسلامیە کەمتر ئەبینرایەوە لە مەحافی لە گشتیەکانە. ئایا هۆکارەکەی ئەمەش هەر ئەو سادەیە بوو یا هەر ئەوە بوو کە خۆی نەی ئەویست زۆر جار بێتە پێشەوەکوون؟ زۆر جار لە ناو زانایانە کە باس ئەکرا ئەڵەن قەزای شەرعی هەبووە، قەزای فقهی هەبووە، زۆر مامۆستای بەرزی کوردستان پێی چارەسەر نەکراوە، توانە بڕۆن بۆ لای مامۆستا محەممەدی رازی. ئەمە من تەنها وەکو بیستومە، بەڵام ئەمەوێ ئێوە کە زیاتر نزیک بوون و وەکو بەڕێزی باست کرد نزیکەی بە 40 ساڵ ئەبێت تۆ تێکەڵی و لە قۆناغە جیاوازەکانە ناسیوتە، تا چەند ئەمە لە واقعی ژیانی مامۆستا بوونیە؟ خۆی دوو سەبەبی هەبوو. یەکەمیان بۆ خۆی کەسێک نەبوو حەزی لە دەرکەوتن بێ، یعنی لە ذاتی خۆیە ئینسانی خاکی، ئینسانی متواضع، حەزی لە دەرکەوتن نەبوو، حەزی لە تیشک و تیشکدانەوە و فۆکۆسی ئەعلامی نەبوو لەسەری هەبێ. ئەمە یەک. بەشێکی پەیوەندی بە ناکامڵی حاڵەتە ئیسلامیەکەشۆیە،
یعنی ئێستا ئێمە زۆر کەسایەتیمان هەیە ئێمالیانەکەین قەدریان نازانین تا وەفاتەکەن تا لە کیسمانە چن یا کاتێک ئەڕۆن دوورەکەونەوە ئێستا ژێمە کەسایەتی وامان هەیە لە کوردستانە لە هەموو تەیارە ئیسلامیەکە تەنانەت تەیاری قەومیش کەسایەتیەکان قەدریان نازانرێ وەکو پیرەمێ دەڵێن وتوێتی مانگ گەر هەمیشە هەڵبێ بێقەدرە لای عەوام کە کەوتە پەناوە بۆیە گەڕێن تا دیارە بێ ئێستا کە کەوتۆتە پەناوە ئێمە هەوڵەدەین بیبینین هەوڵەدەین لێ نزیک بینەوە هەوڵەدەین باسی مەناقیب و مەئاثیر و مەفاخیری بکەین دوو سەبەبەکە سەبەبێکی ئەوەیە ضەیعەه قەومه ضەیعەه حیزبه یعنی بۆ ئێمە ڕەخنەگرانە قسە نەکەین بەڵێ مامۆستا بەڵام یعنی ئەکرا مامۆسای رازی بەکردەیی وابوو کە و پرسیاری کردم لە بەڕێزیوە خۆت ئاوا وێنایەکەی بۆ خۆی مامۆسای رازی عالمێکی متەکامیل بوو کاڵێم مدەڕیسێکی چاک بوو هەموو مەلایەک شەر نێ بتوانێت مدەڕیس بێ ئەیتوانی ئەو عیلمانە بڵێتەوە بە جوانی یعنی ئەگەر کاری سیاسی بکردایە ئینسانێ بوو بە تەواوی معنای کەلیمە دڵسۆز بوو کاری پێشمەرگایەتی بکردایە لە پێشی پێشەوە بوو ئامری هێز بوو ئەندامی مەکتەبی عەسکەری بوو مڕەش ئەیتوانی مەسئولی مەکتەبی عەسکەریش بێ چونکە مەیدانی بوو لە پێشی پێشەوە بوو خەڵکی نەناردە پێشەوە ئەو کارانەشی نەکردایە ئەتوانرا مەدرسەیەکی علومی شەرعی بۆ بکرێتەوە زانای ئاینی پێ بگەێنێ بەڵێ مامۆستا عەبدوڕەحمان ئەم خەسەتانی لە مامۆستای رازیە باسەکرێت تا چەند بەهاتنی بۆ لای ئێوە هاتنە دەرەوەی و پەیوەندیکردنی لە سەرەتاوە ناوەڕاستی هەشتاکانە بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بەر لە ڕاگەیاندی بزوتنەوەی ئیسلامی ئەمانە هەمومانی فێز و یا تەرجەمە بوو بۆ ئەمری واقعی ناو پێشمەرگە و فەرماندە و حاڵەتی ئیسلامی ئەو بزافەی کە ئێوە لە سەرەتاوە دەستان پێکرد تا چەند ئەمانە گوڕوتینێکی پێدا پیاوێکی زانا عالمێک کە دێتە ناو پێشمەرگەوە ورەی پێشمەرگەوە ورەی خەڵکووە شەرعیەتیشیدا بە و حرەکەتەی کە لەو کاتانەدا دروست بوو وەڵا بێگومان هاتنی ئەو مامۆستا بەڕێزانەوە بە تایبەتی مامۆستا مەلا محەممەدی ڕازی بۆ کە پەیوەندی کرد بە هێزی چەکداری لەشکری قورئانی کوردستانەوە بە حەقەت کاریگەریی زۆر گەورەی هەبوو وەکو مامۆستا ئیشارەتی پێکرد ئەو ڕۆحە کە هەی بوو ئەو خاچیەتی کە هەی بوو کە ئینسانێکی خۆبەزلزان و مەسەلا بڵێن ملهۆر نەبوو بەڵکو کەسێک بوو کە تێکەڵە بوو لەگەڵ هەموو ئەو خەڵکی کە لەگەڵیا بوو گڕوتینیەدا بە هەموو ئەو خەڵکی کە لەگەڵیا بوو بێگومان عالمێکی دینی کە بەشداری کارێکە کارێکی سەربازی بە تایبەتی کارێکی عەسکەری فنا حەماسێ دروستەکانە دەرونی ئەو کەسانی کە لەگەڵیان مامۆستا مەلا محەممەدی رازی بە حکمی ئەوەی کە ئەو عیلمە پاک و خاوێنەی هەبوو ئەو ئامادەی جەستەی و بەدەنیێشی هەبوو و ئەو سۆز و دڵسۆزێشیە بوو بۆ ئیسلام فعلەن ئەتوانین بڵێن بۆ خۆی دینەمۆیەک بوو کە هاتە ناو ئەو لەشکری قورئانی کوردستان کە بازووی سەربازی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو فعلەن زۆر کاریگەر بوو بە تایبەتی من لە یادمە کە خولێکی سەربازیمان کردەوە بۆ پێشمەرگەکان کە خۆشمان بەشدار بوویتایە من هەستمە کرد وجودی مامۆستا مەلا محەممەد لەو وینە لەو ببوورە لەکوێ بوو لە ناوچە سنووریەکان بوو لە ناوچە سنوورەکان بوو بڵێن لە ناوچەیەکی سەحراوی شێوە تقریبا چوار دەوردراوە بە شاخا بوو فعلەن ئەم پیاوە کە لەگەڵ ئەو خەڵکا بوو لەگەڵ ئەو هێزا بوو کە ئەیاندی مامۆستا لەوان سەریعتر ڕاکە لەوان چالاکترە لە هەڵسو کەوتە لەو تەمرینانی کە ئەکرێت لە بەکارهێنانی ئەو چەکانە فعلەن ئەو پێشمەرگانەش گەرمتر و ینی وەکو عەرزم کردی وەکو دینەمۆیەک هەمویان هێنایە جۆش و خۆش فعلەن دەوری جەنابی مامۆستا رازی لە لەشکری قورئانی کوردستانە و دواتریش لە لەشکری یا بڵێنین پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامیە زۆر کاریگەر و مؤثر بوو بە دەلیلەوە کە ئێمە تەمان کە لەشکر ئەو پاشەوەی کە ئەو خولە سەربازیی دی و ئەو مەشقە چڕوپڕێدی لە هەموو بوارەکانە تەمان تەرشیح بوو بە جێگری سەر لەشکر فعلەن ئەم پیاوە ئێمە لە یادمە کە قاروا بوو کە وەکو بڵێن کارێکی عەسکەری بکرێت دوای ئەوە کە نەیشارمەوە
معسكرێکە بوو لە کانیپانکە خوڵتەکە ئەوە بوو لەو معسکرە بدرێ و هێزەکە بچێ بۆ قەراخ ئەم برادرە ئەم مینە تقریبا وەکو عاشقێک و شەیدایەکی ئەوەی کە لە ساحەی کوردستانە حزوری هەبێ و وجودی هەبێ لە پێش هەموو پێشمەرگەکانەوە بوو ئامادە بوو پێشمەرگەی ئەگەر شتێکی پێ بێ قورس بێ بەنەوە ئەبێ هەڵی گرێت یعنی بێتە هاوکات بێتە عادەت لەگەڵ ئەو برادرانەی کە پێویستیان بە هاوکاری هەیە بەڕاستی مامۆساوەکو باسم کرد ئینسانێکی کاریگەر بوو بەڵام ئەمە ببورە لایەنی بەدەنی و لیاقەکەی وەکو پێشمەرگە باسەکە ئەی لایەنی عیلم و زانستەکەی چۆن تەرجەمە کرد بۆ ئەمری واقع لەناو ئێوەداوە لە ناو پێشمەرگە و فەرماندەکانی تردا فعلا مامۆسا چۆن بوو بەسەر مەشق بەڵێ مامۆسا لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی هەڵسو کەوتەوە یعنی ئینسانێ بوو کە هەموو صفاتە شیرینەکانی یەک ئینسان یەک مرۆڤ یەک ئینسانیتیا بوو لە ڕووی وەفاوە لە ڕووی مەحەبەتەوە لە ڕووی خۆشەویستیەوە لە ڕووی تەواضوعەوە لە ڕووی حتا سەخا و سەخاوەتەوە هەموو ئەو صفاتە شیرینانەی کە پێویستە لە ئینسانێکی کامڵە هەبێ هەمووی لە جەنابی مامۆسا کۆبوو بۆ لەبەرەوە بە حەقەت بە حوکمی ئەوەشی کە چوایەتە هەر شوێنێک پێشمەرگە ئاغڵب دەرسی هەبوو دەرسی ئەوتۆ بە ئەو کەسانی کە مائیل بوون لە شریعەتە مەسەلا لە فقه شارەزا بن یا لە بوارەکانی ترا لە هەر شوێنێک وایە مەجموعەیەک لەو پێشمەرگانە وەکو فەقێوا بن دەرسیشی پێوتنەوە لەگەڵەوەشە کە وەکو ئینسانێکی بەمعنای کەلیمە بێهەوا خۆی گیانە کردەوە یعنی کاتێک کە حراست بەهاتە من زۆر جارم دی عینەن نەفەرەکان کە لە بەردەستیا بوون ئەویش خۆی خسە ڕیزی حرسێک لەو حرسانی کە ئەبوایە مەسەلا حراسەتی بکردای چەند جار دیومە لە نیوە شەوە من هەڵساوم سەعات دویشە و مامۆستا ڕازی بە خۆی چەکەکەی و حرس بوو پاسەوان بووە وەکو عەرزم کردی ئەم پیاوە بە معنای کەلیمە سەربازێک بوو هەروەکو ئەڵێن خالیدی کوڕی وەلید گوایە ئەو فەرموویەتی الکوردی و جوندی بطبعه کورد لە خۆی بەهەر بە طبیعەت سەربازە مامۆستای ڕازی بە معنای کەلیمە پێشمەرگە بوو بە معنای کەلیمە ئینسانێکی سەرباز بوو بەڵێ دکتۆر سەباح جەناب باسی لەوە کرد کە سەرەتا لای جەنابی مامۆستا شێخ محەممەد خوێندوویەتی و زانستی وەرگرتووە ئایا مامۆستا شێخ محەممەد وەکو مامۆستایەکی مامۆستای ڕازی چۆن باسی مامۆستایە کرد یعنی وەکو خۆشت ئاماژەت پێکرد لیاقە و توانا و مەوهیبەیەکی تایبەتی تیا بۆ ئامادەیی تیا بۆ وەرگرتنی عیلم و زانست ئەی مامۆستاکەی چۆن وەسفی کردووە و چۆن باسی کردووە گە شتێک مابێتەوەی مامۆستا ڕاستیا لە دوا قۆناغەکانی خوێندنیا هاتە لای مەرحومی باوکم لە سەرەتا وەکوتم لە پێنجێنەوە دەستی پێکرد حتا منتەقەی مەریوانیش گەڕابوو بۆ خوێندن منتەقەی هەڵەبجە ناوچە جیاوازەکان لە 1970 و 1970 کە باوکم بوو بە ئیمام و خەتیب لە شانێری لەوێ مەدرسەی دانا مامۆسای ڕازی و مامۆستا مەلا محەممەی مامۆستا مەلا عەبدوڵڵایە کە ئێستا ئیمام و خەتیبە مامۆستا عەبدوڕەحمان ئەویش ئێستا ئیمام و خەتیبە مامۆستا مەلا کەریمی بێوەی مەجموعەیەک بوون کە لە مەدرسەی شانێریە جێگیر بوون مامۆسای ڕازی لە دوا قۆناغەکانی خوێندنیە هاتە ئەو مەدرسەیە ئەوەی کە من بیزانم باوکم بەڕەحمەت بێ ئاماژەیە کرد هەمیشە بۆ مەجموعەیە فەقی زیرەکی خۆی وەکو مامۆستا شێخ وەسیمی مەردۆخی وەکو مامۆستا مەلا جەلالی پیرمامی و لە ناو فەقی زیرەکانە ئاماژەشی بۆ مامۆسای ڕازیە کرد زۆر جار و تەنانەت هەستمە کرد ئەو نزیکیەی مامۆسای ڕازی هەیەتی متەمەیزە یان چونکە جاری وایە تێکەڵی ئەوەندە زۆرە بێ لە خۆشەویستیە لەم دوایانەشە هەر پێوەی دیار بوو یعنی لە مەکتەب و ئۆرگانەکانی تران نزیکایەتێکی تایبەتی هەبوو فعلەن یعنی ڕێک ئەتوانم بڵێم کوڕی فەرزەندی معنەوی باوکم بوو مامۆسای ڕازی خوای پەروەردگار پلەی بەرز و بەرزتر بکاتەوە جا بۆیە ئەمە چەند جا من لێم بیست ینی خۆشی دیار بوو مەوزوعەکە ئەگەر مامۆسای ڕازی فرسەتی زیاتری بۆ لوابە و ئیسیفادە لە ئیمکاناتی عیلمی وەربگیرایە وەکو پێویست ئەیتوانی لە ماوەی ئەم چەند ساڵە چەندین مامۆستا و زانا پێ بگەێنێ و ئیجازەیان پێبا یعنی وەکو خۆی مجاز بوو مجیزیش بۆ ئیتوانی ئیجازە بدە بەڵام دیارە هەلومەرجی کوردستان هەلومەرج بە شێوەیەکی گشتی مەدرسە شەریعەکان بێڕەونەقن یعنی شێعرەکەی حاجی قادری کۆیم بیرەکەوێتەوە کە ئەڵێ
مەسجد و میحراب و منبەر بێ کەسە هەر مەپرسە حاڵی چۆنە مەدرسە. یعنی ئێستاش وەختی ئەوە هاتۆ بەڕاستی ئێمە لە مناسەبانە ئەو هوشداریە بدەین، ئەو هوشیاریە بدەین بە خەڵک بە ناوەندە جیاوازەکان ئاگاداری ئەوە بن کە چرای زانستە ئیسلامیەکان نەکوژێتەوە. پێ دوایە بە ڕۆشتنی ئەم زانایانە یا ئەو ڕشتەی مامۆستا وەکوڵەیە شارەزا بوو تایەوە ئیشی تێ ئەکرد ئەگەر لە بواری ئاینی و دینیەکە و هەروها لە بواری سیاسی و بوارە تەنانە لە ڕابردوو ئەوەی هەشتاکان و تانەوەتەکان و نزیکی 2000ش بوارە سەربازیەکە ئیشی تێکە بە ڕۆشتنی ئەمانە وەکو ئەو نمونەی شعری حاجی قادری کۆی هێناتەوە دیسان منبەر و مزگەوتەکان بێنازە بنەوە. وی ئەوە هەموو همیش احتیمالێکی واریدە بۆ چونکە ئەمە ئەم میلەتی ئیسلام ئومەتی ئیسلامی لە حاڵەتی تەحەدیەکی حەزاری گەورایە. یعنی بە هەموو شێوەیەک محاولە ئەکرێ کە هەست بە ئینتیما لەناو ئەو ئومەتە کەم بێتەوە. یەکێ لەو ڕێگایانەی کە یانەیە زەربەی پێبەن لە ئومەت و لە ڕەسەنایەتی ئەم ئومەتە نەهێشتن و کاڵکردنەوەی دەوری زاناغیانە، دەوری مەداریسی شەرعیە. من دڵنیام لەوەی کە ئەم نورە قەت ناکوژێتەوە، بەڵام هیچ عەجایبیش نییە لە قۆناغێ لە قۆناغەکانە کز ببێ، لە قۆناغەکانە هیممەتەکان خاو ببنەوە، ماسوولگەکان خاو ببنەوە وەکو پێویست نەچن بەدەم مۆزوعەکەەوە. بەڵام مناسبەیەکی ئەوە دروستە بێ خەڵک زیاتر هەست دەکات بە ضرورەتی بوونی ئەم جۆرە زانایانە. بەڵام قسەیەکی باویشەیە ئەڵێ مەوت العالمی مەوت العالەمی. ئایا ئەم پرەنسیپە فعلەن ئێستا مامۆسای رازی کە وەفاتەکە لە تەمەنێکی وا گەنجە لە 58 ساڵیە ئەمە کارەساتە، یعنی چونکە دروستکردنی کەسایەتێکی وا جوودێکی زۆری ئەوێ، جوودێکی زۆر، یعنی تەماشاکە مامۆسایەکی ئاینی کە یەک دەرسەڵێ بە نەفەرێ 4 ساڵ 5 ساڵ تەجربەی 20 ساڵە و 30 ساڵەی خۆی ئەخاتە ناو مۆزوعەکەەوە. ئەمجا ڕەسیدێکی تاریخی لە پشتی مۆزوعەکەوەیە. یعنی مامۆستایەک لە خۆ بەرهەم نایە، وەکو چۆن تەبیبێ لە خۆ بەرهەم نایە، مهندسێ لە خۆ بەرهەم نایە، ڕۆژنامەنووسێ لە خۆ بەرهەم نایە. هەموو ئەم بوارانە ئەهمیەت و کاریگەری و زەخمی خۆیانیان هەیە بەڕاستی. بەڵێ مامۆستا عەبدوڕەحمان، مامۆستا محەممەد رازی دیارە بە کۆمەڵی قۆناغی ژیانی سیاسی خۆیان تێپەڕیوە لە ناو کاری سیاسی ئیسلامیە. لە ناو ئەمە ناکۆچی هەبووە، ئیختیلافە بووە، هاوکات لە ناو ترادسیۆنی ئیسلامیشا لە فقی ئیسلامیە لە ناو مەزاهیبی ئیسلامیە جیاوازی هەبووە، مەزاهیبی فکری بێ، فقهی بێ، مەزاهیبی مەزهەبی بێ، جیاوازی هەبووە. مامەڵەکردنی مامۆسای رازی لەگەڵ جیاوازیەکان چۆن؟ بەڵاوی کە من شارەزای جەنابی مامۆستا بووم، حەقیقەت خۆی نێ ئەویست خۆی بخاتە ناو ناخۆشیەکانەوە. ئەگەرچی مەسەلا بە تەبیعەتیش وایە تۆ بتەوێنێتەوە کاتێکە دوو گروپە بینی یا دوو کۆمەڵە بینی کەسێکیان لایەکیان لە تۆ نێزیکترە لە ڕووی فکریەوە ئینسجامی فکریە تۆ زیاتر مەیلە دەیە بەلای ئەو لایەنە. مامۆستا لەم ئەخیرا هەستم ئەکرد بەوەی کەوا بێزارە لەم هەموو تەنافرەی کە هەیە لە بینی خەڵکی موسڵمانە، ئەم هەموو جیاوازیە کە دروست کراوە هاتۆ دێت و دەچێت مەسەلا حەزی لەوە بوو کە فەرهەنگی دشمنایەتی کەم کرێتەوە. مەسەلا بەلای وا بوو کە ئێمە بۆ ئەبێ مەسەلا کورد ڕقی لە عەرەب بێ، عەرەب ڕقی لە کورد بێ، ئێمە ڕقمان لە فارس بێ، تاکەی ئەم فەرهەنگە حاکم بێ لە ژیانی خەڵکە، تاکەی ئەم لایەنە خۆی بە تەواو بزانێ ئەویتیان بە زەعیف و بە لاواز بزانێ، یا خۆی بە حەق بزانێ ئەو بە ناحەق بزانێ. لەم ئەخیرا هەستم پێکرد کە لە هەوڵی ئەوا بوو هەرچی ئەوەی کە بۆی بکرێ پێی ئەوترێ فەوارق و جیاوازی نەیهێڵێ. لە ئەمریکا لە هەوڵ و دەوێکە لەگەڵ کۆمەڵێ لە برایان و کەسایەتی موسڵمانە بۆ نێزیکردنەوەی وجهاتی نەزەری ئەم سێلایەنە کە لەسەر ساحەی کوردستانە هەن کە بریتین لە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی بە هەموو جدیەتی هەوڵیەدا کە کارێ بکا کە ئەم لایەنانە ئەقەلەن پرۆژەیەکی مشتەرەکیان هەبێ، ئەقەلەن ئەوە نەبێ کە هەست کەسێکی دەرەوەی لایەنەکان وابزانە کە ئەم لایەنە لەگەڵ ئەو لایەنە ناسازگارە. ئەوەی کە من هەستمە کرد کە جەنابی مامۆستا حتا لەوەش باڵاتر ئەمڕۆ بمانەوە نەمانەوە لە عێراقا وەزعێکی تایفی هەیە، ئەمە سوننەیە ئەوە شیعەیە،
أو حتى أوشي بلا عزيتي لسرتاكاني جاي أو جوازيان لا أو نخر يعني أونيك بلا أو قصية كي بلا وجولة قصية كي بلا مهم تربو سلمي أهلي بلا مهم تربو أو هيك خلق أمانة ببلا مهم تربو أو هيك خلق خوش جزران ب أو بلا مهم بو خوي تعالوا سوري جاني زور دي وحزك الكأم باردو خنا سازگاراني كهن بحكمي واقع فرض بون بصر خەڵدا ئەوە وردەوردەکەم ڕنگ بێتەوە نەمێنێ لەو بوارە هەوڵی باشی دا پێم وایە ئەمەی کە ئێستا ئێمە دەبینین نێزیک بوونەوەی لایەنە ئیسلامیەکان لە یەک و هەوڵدان بۆ هاوپرۆژەی و پاشان ئینشاڵڵا بۆ یەکگرتنی نهاییش مامۆستا لەوە شەقڵێکی زۆر گەورەی هەبوو. بەڵێ تۆ هیچ بیرەوەریە کە بتوێ بە بینەری بڵێ هیچ بیرەوەریە کە تێکە چەند ساڵێک لەگەڵ یا بووی لەگەڵ یا شتێک بێ کاریگەری هەبوو بێ بۆی ئەمڕۆوەک و پند و دەرس و عیبرەتێ لە دوای وەفاتی مامۆستا وڵی مامۆستا لێوە بگێ چ بیرەوەریە کتەیە لەگەڵ یا مامۆستا بیرەوەری زۆرە بەڵام ێستا لە لەحزەیەکە ئەمانە جەم ناکرێت و بڵێ فڵان بیرەوەری ئەوەی کە ئێستا زۆر بە زوندوێتی لە یادمە ئێمە لە لەشکری قورئان بە تەمای کارێکی سەربازی بوو بیکە بەڵام بەهۆی کەشوهاوەوە وەزعەکە بە شێوەیە تێکچوو کە نەکرا گەڕاینەوە بنکەکەمان ئەو کاتە لە قەڵەخانی بوو جا ئەو شەوەش بەڕاستی یەکێک بوو شەوە بوو لە شەوان بە معنای کەلیمە تۆفان و باران و چەخماقە و هەوری ڕەش و یعنی چاوچاوی نادی شەوێکی ئەنگوز لە چاو بوو گڤەی با و وەزعێکی زۆر عەجیب و غەریب بوو ئێمە سەرکەوتین هانەنەوە هەیە هەمووی تەلان و کەڵک کەڵەکە لە یاد من بە کامیلی هەموو جلی پارتیزانیەوە چەک و جوبەخان و وەلحاصڵەوەی کە زیاد لە 25 کیلۆ شتم هەر پێ بوو لە شوێنێک پێم دانا پێم کەوتە بۆشی بۆ هەموو قورسایی خۆم و ئەو وەزعەوە قاچم وەڵگەڕا وەلحاصڵ کەوتمە خوارەوە لە کەڵەکە یەکەم کەس کە لێمەوە نزیک بوو مامۆستا بوو مامۆستا یارمەتی دام ڕاست بوو وەڵام هەستم کرد کە قاسم گەرماوگەرم ئەمتوانی بڕم دوایی وردە قاسم قورسە وڵاتە لە شوێنێک ماینەوە تەبعاً هەر شوێنێک بوو لەژێر نایلۆن و ئەمانە خۆمان حەشادا بەڵام باران و تۆفێکی عەجیب بوو وەڵام لە نیوە شەو بە دەوا کردێت بەفرێکی باشباری و کە ڕۆژ بۆی تر ئێمە گەڕاینەوە بۆ بنکەکەمانەوەمانە سەرکەوتین لە سەرکەوتنا دارێکی بۆ پیا کردم باش سەرکەوتم بەڵام کە چووینە سەر و جاوتم لە سەربەرەو ژێریە هەموو قورسایەکەی چێت و سەر قاچم معناوێ ناتوانم بڕۆم بەڵام خواڕاستان کە چووینە سەرەوە پارچەی نایلۆن باوەڕکە ئەسوورایەکەیت نازانم شەڕی عێراقیێران بۆ یەکەی بووە 4 ملیم زیاتر ئەبوو ینی نایلۆنێکی ئەوە مەترونی و ئەبوو بە مەترێ ڕێک ئەوەکو تارێک نیشت بێتەوە و ئامادە کرابێ بۆ بەندەی فەقیر وەڵا چوومە سەر ئەهینەکەوت وەڵام مامۆستا ئەمە زۆر باشە بەفریش بوو تۆ ئەم هینە ڕاکێشە ئەم نایلۆنەوە وردەوردە با منە چۆنێت بچمە خوارەوە ئەم ئەرکە لەسەر قاچم دروست نەبێت تر مامۆستا نایلۆنەکەی ڕایکێشەوە منش تەمان بە ئاسانی سەرۆ لێژ بۆ ڕۆژ زۆر جار لانسی وەرەگرت بە قووەت ڕۆژ بەر مامۆستا کەوتم مامۆستاش تلێ دوان تلە بۆ دووبارە هەڵەسایەوە خۆڕاستە چووینە خوارەوە یاجاوەیەکێ بوو لەو بیرەوەریانت کە من وتم کاکە پێویستم بە معالەجەیە ئەمێ بچمە ئەو دیوە چۆنە بێ بچمە خەستەخانەی شوێنە عیلاج بکەنەوەمانە وتم پێویست ناکە کەسیش بێ وەڵام مامۆستا ئەو وەرکەی دایە بەرخۆی وتی وەڵام من دێم لەگەڵتا یعنی ئەو یەکێ بوو لە وەفاداری ئینسانێکی سەربازی ئینسانێکی پێشمەرگە کە ئامادە نیە ڕەفیقەکەی لە کاتی ناڕەحەتیە بەجێ بێڕ و حەزیشیە کرد کەسی تر خەڵ پێشمەرگەی تر ئامادە بوون بەڵام حەزێ کرد ئەو خزمەت و برایەتی خۆی بیکات ئەنی بەڕاستی هەزاران ڕەحمەت لە مەزاری فیرۆزی ئەلەم کاتاکە ئێمە باسیەکەین و یادیەکەین ئینشاءڵڵا خوای گەورە بە لوتف و کەریمی خۆی بەخشی بێتی ئینشاءڵڵا تعالی ئینشاءڵڵا دکتۆر سەباح وەفاتی مامۆستا محەممەدی ڕازی چ پندێکی تایە بۆ زانایان و بۆ ئەهلی عیلم و بۆ تەنانەت هاوسەنگەران و ئەوانەشی کە پێکەوە بوون ئەو فەرماندانەی ئەو پێشمەرگانەی کە لەگەڵی چیف وەفایەکی تایەوە چی بەجێ هەڵێ لە دوای وەفاتی خۆی کە بتوانێت پەندی لێوەربگیرێ و بتوانێت ئەو ڕێبازەی مامۆستای ڕازی هەمیشە زیندوو هەمیشە ئاوەدان بێت. وڵی هەر ژیانی مامۆستای ڕازی بۆ خۆی مەدرسەیەکە بۆ ئەو کەسی کە ئەهلی عیبرەت بێ وەفاتەکەشی کە ئەوەی ئێمە بینیمان ئەو پەرۆشیەی کە
خەڵکی شاری سلێمانی و ناوچەکانی تر و لە هەولێر و لە کەرکووک و لە گرمیان و لە مەریوان و لە هەورامان و هەمووی ئابە و وەقتە قیاسیە کەمە کۆبوونەوە لە دەوری جەنازەکەی و بەو شێوە ئەسپەردەیان کرد و بەشداری بەو شێوەیە خۆی گەورەترین پەندە کار کەسێک خۆی ساغ کرد لەگەڵ خوای پەروەردگار نیەتی ساغ بوو ژیانی پاک بوو بەرنامەکەی بەرنمەیەکی چاک بوو تەکوینی شخصێتی خۆی کرد وەزانی لەکوێ مووقعی ئەو لەکوێیە پێگەی ئەو لەکوێیە ئەوە ئەبێ بە نمونەیەکی زیندوو لە ژیانی خەڵکە و ئەبێ بە مامۆستایەک بۆ نەوەکانی داهاتوو و ئەبێ بەوەی کە خەڵک شانازی پێوە بکە یعنی ئەوەی کە مامۆستای ڕازی ناسی بێ ڕەحمەتی خوای لێبێ ڕەحمەتی بۆ ئەنێرێ سڵاوی بۆ ئەنێرێ شانازی بەوەکە کە ناسیوێتی شانازی بەوەکە لەگەڵی ژیاوە ئەم پیاوە پیاوی میحراب و منبەر بوو پیاوی سەنگەر بوو پیاوی حتا گفتوگۆ و دانوستان بوو یعنی من لە چەند مناسبەیە کادیومەکە نوێنەرایەتی لایەنە سیاسیەکەی خۆی کردووە لەگەڵ تەرەفی بەرامبەرە بە مەنتیقێکی زۆر جوان و موەسیر قسەی کردووە دەوری ئاشتەوایی بینیوە لە کاتێکا کە پێویست بوو دیفاعی لە مەبادی و لە کیانی خۆی کردووە دیفاعی لە میلەتی خۆی لە خاکی خۆی لە دینی خۆی کردووە باوەڕی بە نزیکی موسڵمانان لە بازنە گەورەکانە باوەڕی بەوە هەبوو یعنی ئینسانێکی دەمارگیر نەبوو ئینسانێک بوو باوەڕێکی تەواوی بە قورئان هەبوو باوەڕێکی تەواوی بە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەبوو باوەڕی بە توراسی ئیسلامی هەبوو بەڵام باوەڕی بە ئیجتیهاد و تەجدید و تازەگەری باوەڕی بە نوێگەری باوەڕی بەسەر لە نوێ دەستپێکردنەوەی بزاوی ئیجتیهاد هەبوو ئەوەی کە مای ئەسەفە بەڕاستی ئەکرا زۆر زیاتر لە توانا و بەهرەکانی مامۆستای ڕازی سوود وەربگیرێ هەندێک نووسراوی لە بەجێ هێشتووە بەڕاستی من زۆر تەشجیعمە کرد لەسەری یعنی بەشێ لەو بەرهەمانەی کە ئێستا بەجێ هێشتووە بەندە تەشجیعم کرد یعنی چونکە توانای نووسینی هەبوو توانای متابعی هەبوو توانای ئەوەی هەبوو کەشتی تازە و فکری تازە گەڵاڵە بکە و پێشکەش بە کۆمەلگای بکە بەڵێ من ماوەی بەرنمەکەم تەواو بێ مامۆستا جەنابەت هیچ نەمابوو لەسەر تەوەری بەرنمەکە کۆتایی بەرنمەکەم دێنم ئەگەر وەکو دوا قسە بە نێو دەقە ڕاوکو دوا قسە بەڕاستی زۆر عجیب نییە کە مامۆستایەکی ئاینی پێشمەرگە بێت و کەسێ بێت دیفاع بکە لە کوردستان چوە کوردستانی ئێمە بەڕاستی ئەوانەیە کەوا مەشخەڵداری شۆڕش بوون هەر لە کۆنەوە تا ئێستا ئاغڵب مەلا بوون ئەگەر کاتەکە هەبێ شتێکە جێڕمەوە مەسەلەسەر زمانی جەنابی مام جەلال کە یەکێکە لە سەرکردەکانی ئەم شۆڕشی کوردایەتی هەر لە ئەیلولەوە تاکو ئێستش بەرحاڵ ئەم پیاوە جارێک هاتە لای ئێمە هاتە لە سنە هاتە مەکتەبی سیاسی ئێمە و کاتە ئاغڵب لەوێ بووین بەڕابەرایەتی لەوێ بوو وستانداری داوەتیان کرد لەسەر شەرەفی جەنابی مام جەلالیش ئێمەش داوەت بووین لە مەجلیسەکە کە چوین ئاغای ئوستاندار استقبالێکی گەرمی لێکردین و لە هەموو لە ئاخرە لە زمنی سوالەکانە سوالی زۆری کرد لە مام جەلالۆمان لە هەتا یەکێ لە سوالەکان کە لە یادمە وتی لەکەیەکەوە تۆ خەریکی سیاسەت و کوردایەتی وەمانوتی لە 4 ساڵی ئەو کاتە مام جەلال تەمەنی 54 ساڵ بوو و ئەزانم ساڵی 88 بوو جار لە ئاخرە مام جەلال خۆی نی کرد وتی ئاغای ئوستاندار